ساسان لەبێت لە بڕگەی ئەم جارەماندا باز لە یەکێک لە نەخۆشیە دەرونیەکان دەکەین کە ئەویش دووجەمسەریە. لەوانەیە زۆر جار لە ڕێگاندنەکانەوە یاخود لە خزمان و دۆستانەوە بیستی بێتمان کە دووجەمسەری نەخۆشیێکی دەرونیە، بەڵام نەمانزانی بێت چۆنیە و وردەکاریەکانی ئەم نەخۆشیە چین و لە چ تەمەنێکدا تووشمان دەبێت. بۆ ئەوەی وردەکاری زیاتر و زانیاری زیاتر لەسەر ئەم جۆرە نەخۆشیە دەرونیە بزانین دەچینە لای پرۆفیسۆر نزار محەممەد ئەمین سپۆری نەخۆشیە دەرونیەکان لەگەڵمانانن. پەشێوی دووجەمسەری نەخۆشیەکی دەرونیە، یەکێکە لە نەخۆشیە گرنگەکان. نەخۆش تایە بە دوو شێوە نەخۆشیەکەی تیا دەرەکەوێ، یان بە شێوەی خەمۆکی یان بە شێوەی شادی. کاڵێن خەمۆکی ینی مەبەستمان تەمان من هەوڵە دەم زۆر بە کورتی باسی بکەم چکە کاتتان کەمە. کاتی خەمۆکیە تەمان دڵتەنگی و بێزاری و بێهەوەسی و بێزەوقی و ئیتر خواردن تێکە چێوم ناشتانە. ئەمە حاڵەتی خەمۆکیە کە بەلایانی کەمەوە ئەبێ ینی تقریبەن هەفتە تا دوو هەفتەیەکی پێ بچێ نەخۆشەکە لەو حاڵەتە بێ. اینجا ئەگەر چارەسەر کرا چاگە بێتەوە نەخۆشەکە، بەڵام پاش ماوەیەکی تر ئەو ماوەی ترە ڕەنگە 6 مان بێ، ڕەنگە ساڵێک بێ، ڕەنگە کەمتر بێ، ڕەنگە زیاتر بێ، جاری وایە 10 ساڵشی پێچێ. جارێکی کەش نەوبەتێکی تری تووشە بێتەوە. نەوبەتی دووهەم ڕەنگە هەر خەمۆکی بێ، یان لەم حاڵەتە نەوبەتی شادی تووشە بێ. شادەکەش چی وت سەبارەت بە خەمۆکیەکە هەمووی پێچەوانەکەیەتی، واتە نەخۆشەکە زۆر زەوقی ئەبێ، زۆر چالاکە بێ، حرەکەتی زۆرە بێ، ڕێز و احترامی کەمە بێ بۆ بەرامبەرەکە، قسە زۆرەکە، باز لە بابەتێکەوە بۆ بابەتێکی تر ناخەوێ، بەڵام هیچ کێشەیەکی نییە. یعنی مەبەستم چییە لەوە بڵێن نەخۆشەکە تا بەیانی تەنها سەعات و نیوە 2 سەعات خەوی لێکەوێ، بەڵام کە ئەبێ بە بەیانی و لە جێ هەڵەسێ چالاکە وەکو یەکێک 12 سەعات خەوت بێ، واتە هیلاکی پێوە دیار نییە. دەست بڵاو دەبێ، حەزی لە مەسرەفە بێ، حەزی لە بڵین گەڕانی زۆرە بێ، 3-4 پرۆژە دانێ وا خۆی دانێ کە لەم پرۆژانە بەشداریەکە هەمووشی لە یەک کاتە تەمان لە هیچیشیا سەرکەوتو نابێ. وەکوتم ڕێز و احترامیشی کەمە بێ بۆ بەرامبەرەکە. بازە جارێکیش کێشەکە لێرایە هەنێ بیرروبۆچوونی هەڵا ئەچێتە مێشکیەوە کە سوورە لەسەری، یعنی داوا لە دەوروبەرەکەیەکە کە ئەوانش هەمان بیرروبۆچوونیان هەبێ یا بڕوای پێ بکەن. بۆ نمونە مەسەرەن من نەخۆشم هەبووە توێتی من حەزرەتی مەهدیم هاتووم بۆ ئەوەی ئەم زەمانە ئیسلاحکەم ئەبێ هەموو بڕوان پێبێنن. نەخۆشم هەبووە توێتی من خوام طبعا ئەستەغفر الله ئەم خەڵکە هەموو ئەبێ بڕوان پێبێنن. نەخۆشم هەبووە توێتی ئەمە کاتی خۆی باسەکەم کە یەکێتی و پارتی شەڕیان بوو، دای مفاوزاتیان نەکرد و شەڕیان نەکرد و مفاوزاتیان نەکرد شەڕیان نەکرد. ئەو ئەیوت من ئەتوانم ئەم کێشیان بۆ حەلکەم بە نیو سەعات مەسەرەن یەکێک لە نەخۆشەکان وایەوت. مەبەستم لەمە قسەیانە ئەو کەسانن کە واهیمەیان تووشە بێت. ئەمە حاڵەتی شادیەکە. لە بینیانە نەخۆشەکە یان بە تەواوی چاکە و عیبی نییە و کەس هەستی پێ ناکا کە نەخۆشە، یان هەنێک نیشانەکانی یەکێک لەم دووشتەی تیا دەرەکەوێ، بەڵام بە کەمی، یعنی دەوروبەرەکەی یا بەرامبەرەکەی هەست ناکەن کەوا ئەم کەسە نەخۆشە، چونکە ڕەنگە بتوانێت بچێ بۆ سەر ئیشەکەی، ئەگەر خوێنکار بێ ڕەنگە بتوانێت بەردەوام بێ لە خوێندنەکە. جۆرێکی تریشیان هەیە حاڵەتەکە پێڵن دستایمیە یا جاران پیانۆ دستایمە، ئێستا کرۆنیک دیپرسیڤ دیسۆردەر پێڵن، واتە بۆ ماوەیەکی دوور و درێژ تقریبەن 2 ساڵ کەمتر زیاتر نەخۆشەکە لە حاڵەتی خەمۆکیی دوور و درێژە ئەبێ، بەڵام حاڵەتەکەی ئەوەنە تون نییە کە ڕێگر بێ لەوەی ژیانێکی طبیعی و ئاسایی خۆی بژی. واتە بۆیە پێڵێن دووجەمسەری، تەمان بە فارسیش پێڵێن دوو قوتبی، بە عەرەبیش پێڵێن ذو القوتبین و بە ئینگلیزیش پێڵێن بایپۆلەر، پۆل یعنی جەمسەر، بە کوردی خۆمان پێڵێن دووجەمسەری بە حەقیقەت، لەبەرەوەی وەکوتمان بەعزە جارێ بە شێوەی خەمۆکی خۆی پیشانەدا، جاری تریش بە پێچەوانەکەی. زۆربەی زۆری نەخۆشەکان لە دوای تەمەنی 13 و 14 ساڵیە
ڕەنگە لیان دەرکەوێت و بەڵام ینی جاری واش هەیە گەورەتر نەخۆشەگاتە 40 ساڵیش و لی دەرەکەوێت بەڵام ئەگەر لە دوای 40 ساڵ نیشانەکان دەرکەوت لە نەخۆشێکە وتمان ئەمە بڵێن دوو جەمسەریە یا دوو قوتبیە ئەوە لەو حاڵەتە دائیمەن ئەبێ بیر لەوە بکەینەوە کە ئەمە ڕەنگە خەلەلێک لە ناو مێشکی مرۆڤەکە دروست بوو بێ وەکو گرەیەک یا جەڵتەیەک یان ینی نەخۆشیەکی جەستەیی لە ناو مێشکی مرۆڤەکە هەنێ جار ئەو جۆرە نەخۆشانە بە شێوەی دوو جەمسەری دەردەکەوێت لە نەخۆشەکە بۆیە ئێمە کە نەخۆشێک لە 40 ساڵ بەرەو ژوور ئەم حاڵەتی تیا دەرکەوت زۆر بە جددی وەری ئەگرین و زەنگی خەتەر لە ناو مێشکی خۆمانە ئێمە لێ ئەدەین بۆ ئەوەی هەوڵ بدەین ئەگەر شتێک هەبێ هۆکارێک هەبێ بیدۆزینەوە زۆر گرنگە باسی بکەم کەوە بۆ ماوەیی واتە وێراسە دەورێکی زۆر گرنگ ئەبینێ لە حاڵەتی ئەم نەخۆشیە ئەو کەسانەی کە لە کەسوکاریانە ئەم حاڵەتە هەیە ئەگەری توشببوونیان زیاترە وەک لە یەکێکی تر کە ئەم حاڵەتە نییە لە ناو خێزانەکەیانە لە ناو خانەوادەکەیانە ئەم حاڵەتە دەرمان دروستی ناکە بەڵام هەنێک دەرمان هەیە کە بەکارەهێنرێت نەخۆشیێکی یا بڵێن هەنێک نیشانەی تیادەرەکەوێت نیشانەکان وەکو خەمۆکیوان یان وەکو شادێکەوان بەڵام هیچیان لەو نوعانە نابێت کە نەخۆشەکە تووشی با بڵێن پەشێوی دوو جەمسەری هەبێت بەڵام لێرە زۆر گرنگە و زۆر سپاس بۆ پرسیارە زۆر گرنگە بزانین کە ئەو کەسەی کە ئەگەری تیا هەبێت توش بێ بەم نەخۆشیە یعنی ئستعدادی تیا هەبێت تووشی ئەم نەخۆشیە ببێ و لێی دەرنەکەوت بێت تا ئێستا ئەگەر بچێ بازێ ئەو دەرمانانەی کە بەداخەوە ئێستا باوە لە ناو هەنێک لە گەنجە ئەوانەی کە پێڵێن ئێمە دەرمانی هۆشبەر ئەگەر ئەوانە بەکاربێنێ ئیتر نەخۆشیەکە دەرەکەوێت یعنی بڵێن ئەگەر لە ژێر ئاوا بێ نەخۆشیەکە سەر ئاوەکەوێ و نیشانەکانی لێ دەرەکەوێ و ئیتر ئەمە بەردەوامە بێ حتا ئەگەر وازیش لە ئەو دەرمانەی هۆشبەرە بێنێ ئیتر بەردەوامی تووشی نەخۆشیەکە ئەبێ بۆچی چونکە ئەو دەرمانە بوو بەهۆی ئەوەی کە نەخۆشەکە ینی دەرکەوێت سەر ئاو بکەوێ و ببینرێت لە بەرنمەیەکی یا بڵێن بەرنمێکی ماوە کورتی وەکۆی ئێوە زۆر ئاسان نییە هەمووی بڵێن بە تێکڕا شتەکانتان پێ بڵێن بەڵام زۆر ئاسانە پێش هەموو شتێک بیڵێن زۆر گرنگە ئافو پێش هەموو شتێک نەخۆشیەکە دەستنیشان بکرێ واتە بزانین کە ئەمە حاڵەتی بڵێن دوو جەمسەریە زۆر جار بۆ یەکەم جار کە نۆبەتەکە دەرەکەوێت بۆ نمونە نۆبەتەکە خەمۆکیە لە تەمەنی 14-15 ساڵیە نەخۆشەکە تووشی خەمۆکیە گەبێ زۆر جار ئێمە نازانین ئەمە سەرەتای پەشێوی دوو جەمسەریە یان تەنها خەمۆکیەکەیە بۆچیش زۆر گرنگە بیزانین لە یەکیان بکەینەوە چونکە زۆر جار ئەوانەی کە تووشی نەخۆشی خەمۆکیە بن و بە حەقیقەت ئەم خەمۆکیە بەشێکە لە حاڵەتی دوو جەمسەریە درێژخایەنەکە هەنێک دەرمان هەیە بۆ خەمۆکی بەکارهێنین ئەگەر بیێنێ تووشی شادەکەی ئەکەین یعنی هیچمان بە هیچ نەکرد بۆیە زۆر گرنگە دەستنیشانکردنی نەخۆشیەکە ئەگەر گەشتینە ئەو قەناعەتەی کەوە ئەمە نەخۆشی تەنها نەخۆشی خەمۆکیە ئەوە بە چەند جۆرێک چارەسەر یەکێک لەوانە ئێمە زۆربەی بڵێن عیلاجەکانمان بریتیە لە بایۆسایکۆسۆشیال یعنی عیلاجی بایۆلۆجی عیلاجی دەرونی و عیلاجی کۆمەڵایەتی عیلاجە بایۆلۆجیەکە بریتیە لەو دەرمانانەی کە بەڕێزت باست کرد عیلاجە کۆمەڵایەتیەکە بارودۆخ و بڵێن دەور و پشتی نەخۆشەکە و ئەو ژینگەی کە تایە دەژی و ئەو کەسوکارەی کە لەگەڵ یا ئەژین و تەمان دەرونیەکە یا سایکۆلۆجیەکە ئەوە بڵێن حاڵەتی یا باری سایکۆلۆژی نەخۆشەکە چییە بەپێی ئەوە هەڵسوکەوتی لەگەڵاکەین و چارەسەریەکەین بەڵام ئەگەر بەشێک بوو لە با بڵێن سەرەتایی پەشێوی دوو جەمسەری بوو لەو حاڵەتە نەخۆشەکانی بڵێم دەرمانەکانی دژە خەمۆکی یا بەکاری نایێنین یا زۆر کەم بەکارێنین یان بڵێن جورعەیەکی کەم یا بۆ ماوەیەکی زۆر کەم بەکارێنین زیاتر هینەکێ جۆرێک دەرمان هەیە پیانەڵێن میزاج چەسپێنەرەکان یعنی بە عەرەبی پێڵێن مثەبیتات ئەلمیزاج بە ئینگلیزی پێڵێن مود ستیبلایزرز
ئەم وشەی مزاج چەسپێنەرەکان ئەم دقەیە بۆم هات بەخوا ئەمە باو نییە لە ناو خەڵکە چکە بە کوردی نیمانە بەس بەڕای من ئەمەسە دەستەواژەیەکی باشە بۆ ئەو حاڵەتانە ئەوەیان ئەدەینێ بۆ ئەوەی یەکەم شت چارەسەری نەوبەتەکە بکەین کە ئێستا تێدایە دووهەمینیشی نەیەڵین جارێکە توش ببێتەوە یعنی وەکو حیمایەک وەکو پاراستنێک لەوەی کە نەوبەتەکەی توش ببێتەوە یا پاراستنێک لەوەی کە نەوبەتی شادی توش ببێ ئەومان لەبیر نەچێت زۆر گرنگە ئەو ژنگەیە کە ئەو مرۆڤەت تیا دەژی دەبێ گونجاو بێ با بڵێن زۆر جار ئەگەر کێشە و مەشاکل و شتیوا هەبێ هەوڵ بدەین یارمەتی بدەین بتوانێت زاڵ بێ بەسەر کێشەکانی هەنێک کێشە هەیە ناتوانانی چارەسەریکەی بۆ نمونە مەسەرەن کەسێک باوکی ئەمری خواکە بە تووشی شۆکێکە بێ بە حادیسەیەک بە شتێک خۆ تۆ باوکی ناتوانانی بگەڕێنیتەوە بەڵام ئەتوانی یارمەتی بدەیت چۆن خۆی بگونجێنێ لەگەڵ بێباوکیە لەگەڵ ئەم زروفە تازە